بريار بو لروج افاي كردستان دمها حشتان دا يعني مها بي هالبجارتنين شارداريان چه ببانا جبر تهديدين تركي و نرازي بونا امريكا او دو جاران هاته بپاش خستن لإدي دياره و بتمامي چه نبن برپرسا مسده مجلس سوريا ديمقراطيك لأمريكا سينا محمد جرودا برا دبيجا آرمان جوان جهل بجارتنان پیشکش کرنا خدمتین زیده بو ترکیه گوت اگر هالبجارتن چه ببن او ایرش بکه سروکه بی ولاتی رجب طیب اردوغان بخواهش کرو تهدید کرو گوت او ایرشی روش آوای کردستان بکن لسروان هالبجارتنان هالوسط امریکا زلال بویه وزارت دربای امریکا نها دبیجا جرودا برا دبیجا نها ندما هالبجارتنان او ناخوازن چه ببن انجمن اتلانتیک جی اشکره کرو گوت امریکا ناخوازه جبر هالبجارتنان لنافچه تفلیوی چه ببه برپرس اوفیس روداوی واشنطن دیار کرده لسر و مجاره راپورتک آماده کریه بڕیارە ڕێڤبەری خۆسەر لە مانجی ئاپاڵبژانی شارەوانەکانی لە سنووری دەسەڵاتدارەتی خۆی لە ڕۆژاوای کوردستان و باکووری سووریا ئەنجام بدات. هێشتا ڕۆژی بەڕێوەچوونی هەڵبژارنەکە دیاری نەکراوە. بەرپرسانی ڕۆژاوای کوردستان پێیان وایە هێشتا پێویستیان بە ئامادەکاری زیاتر هەیە و مەبەستیشیانە کاتێک هەڵبژارنەکە بکەن کە هەموو کەس مافی بەشداریکردنی هەبێت و چاودێری نێودەوڵەتیش ئامادە بن. هالبجارتني شهردارية دمك كدريج شنبوية لورجافاي بويجي قالك بيويس بوكو هنا كي إنسان ورن جوهرتن جيه خبقرن هنا قدر ورن كارك كي باش عادية شهردارية بكن خدمة وزاري زيادة تر باش تربي يعني أرمانجي ما ولو بيشبه هالبجارتني اللي قالك كي هي تشبر كي احتمال هين حاضرية خجويرة قالك باش ببي يعني حاضرية آلية تفليبوني قال حمي باش ببي حاضرية بو هر كسا كي كاربي خانم زت بكي أوجي باش بي هنا كي دمك جيرا قالك بو حيانا ما قلت يعني وك خسرية ديمقراط قلت ما هي طباخ إشي ببي جنبي دي يعني حيانا هالرجع كي تام تعيين بيا أمجي بندي وينا احتمال أجر ديتن يعني حاضريه زيد شينابوية ممكن تأجيل بكر ئەمما بژارنە بڕیار بوو لە مانجی حوزەیران بەڕێوە بچێت بەڵام بەهۆی گوشاری دەرەکی و هەندێک کاری تەکنیکی کاتی هەڵبژارنەکە دواخرا بێجگە لە تورکیا ئاشکا بە ئاشکرا دژایەتی خۆی بە هەڵبژارنەکە ڕاگەیاندووە ئەمریکاش لەگەڵ ئەنجامدانی هەڵبژارنەکەدا نییە. ئیتان گۆڵدریچ بەرپرسی مەلەفی سووریا لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا بە ڕووداوی ڕاگەیان واشنگتن پێی وایە ئێستا هەلومەرجی هەڵبژارنێکی ئازاد و دادپەروەرانە لە ناوچەکەدا نییە بۆیەش ئەمریکا لەگەڵکردنی ئەو هەڵبژارنەدا نییە. بەڕێوەبەری پرۆگرامی سووریاش لە ئەنجومەنی ئەتلانتیک بە ڕووداوی گوت بەشێکی ئەو جیایەتی ئەمریکا بۆ نیگەرانیەکانی تورکیا و هەروەها و دۆخەش کە لە ناوچەکەدا هەیە دەگەڕێتەوە. Ez bawer dikim sedema sereke ya narazîbûna Amerîkayê Tirkiye eşkere û nihênî jî gefa encamdana operasyoneke serbazî li Bakur Rojhilatê Sûriyê kir heger hilbijartin werin kirin. Ji ber wê yekê ez bawer dikim helwesta Amerîka ev yek li ber çav girtiye ku ew naxwazin alûziyan li navçeyê zêde bikin. Şerrê Xezayê hemû bala Wezareta Derve biriye. Tirsa rûdana şerrekî din li Libnanê bi İsraîlê re. Pirseke din li pêş berpirsên Amerîkaya li Washingtonê ji ber vê yekê naxwazin li Bakur Rojhilatê Sûriyê bi şerrekî din mijûl bibin. Ev çavkaniya sereke ya guvaşê ye. ئەمریکا و تورکیا لەسەر ئەم پرسە و پرسەکانی پێویست بە سووریا تاوەکو ئێستا چەند جارێک گفتوگویان کردووە. ڕوودا و زانیویەتی بڕیارە لە مانجی ئەیلولی ئەم ساڵیش کۆبوونەوەیەکی باڵا لەسەر پرسی سووریا و ڕۆژاوای کوردستان لە نێوان وەزارەتەکانی دەرەوەی تورکیا و ئەمریکا لێرە لە واشنگتن بەڕێوە بچێت. ڕێڤبەری خۆسەر تاوەکو ئێستا کاتێکی بۆ بەڕێوەچوونی هەڵبژارنەکەی دیار نەکردووە. چاوەڕێی ئاماژەیەکی ئەمریکایە تاوەکو لەگەڵ پلانەکەی بچێتە پێشەوە. بەڵام ماتیو میلەر کتێبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بە ڕووداوی ڕاگەیان هەڵوێستی ئەمریکا تاوەکو ئێستا سەبارەت بە هەڵبژارنەکەی ڕۆژاوای کوردستان نەگۆڕاوە. ئەرەمەش وای کردووە تاوەکو ئێستا ڕوون نەبێت کەی و چۆن هەڵبژارنەکەی ڕۆژاوای کوردستان بەڕێوە دەچێت. دیارکردە ڕوودا و واشنگتن.